یەکێتی بە موافقەتی جەلال تاڵەبانی 3000 پاسداری بەجلی کوردی بە شاری هەڵمەت و قوربانیە هێنا 3000 پاسدار بەجلی کوردی و بە سلێمانیە هاتن بۆ کۆیە بۆ لەدانی دیموکرات. ئەو خەبەرشتان زانی کە پێش 2 هەفتە لەمە پێشش حەشدی وەحشی هاتن و گەشتنە تەقتەق پێشەوەی کە سەرانی دیموکرات بجۆزرێنەوە بۆ مێرگە سوور. یعنی لە باشووری کوردستانیشا کوردێکی ڕۆژهەڵاتی بە شەرەف و جوامێر کە لە دەستی ئەو ڕژێمە ڕای کردبوو کە نە شیعەگەرێتی بە کوردیە خوێنێ نە سونیگەرێتی بە فارسیە خوێنێ، یعنی لە دوو لاوە مەزلومی زمان و مەزلومی مەزهەبەکەشیەتی هات و ڕای کردوتە ئەمدی و بەڵام تەسەورکەن 20 قسوور ساڵە لانی کەم 24 ساڵە ئەو خەڵکە لە کۆیە لەدایک بوون کەچی ئێستا داوای ئیقامەیان لێکرد. شکستێکی زۆر فەزاحەت، زۆر شەرمهێن، زۆر خەجاڵەتکار. بەڵام پارتی وێچێتی چاویان پلاستیکیە، شەرمیان هیچ بخۆیان نییە. شکستێکی گەورە پاشان ئابڵوقەدانی قەندیل و پەکەک وە لغمدانان لە تەنگی بێگۆڤە و لە ناوچەی عەشیرەتی سندی و لە شوێنەکانی ترە، محاسەرەکردنی خەڵکی لە ئامێدی، بوارکردنەوەش بۆ جەیشی تورکی، پێشڕەوێتی جەیشی تورکی هەردووکیشیان کردویانەوە نەبێ بڵم هەر پارتی، چونکە یەکێتیش بە موافقەتی جەلال تاڵەبانی خۆیان هاتن جەیشی تورکیان بەسەر ورجی پارتیە هێنا بۆ چوارقوڕنا بۆ سەنگەسەر بۆ ژاراوە هجومیان کردە سەر قەندیل. هەردووچیان هەموو عەمالەتێکیان کردو بەرامبەر بە کوردی باکوور یا بەرامبەر بە کوردی ڕۆژهەڵات کەوا بوو لەوەشا دیسان شکستیان هێنا کە پیاوانە ئیقلیمێک دروست بکەن کوردی شوێنەکانی تر پشتی پێ ببەستێ.